ڕۆژی هەینی کۆتایی بە بانگەشەی حیزب و لایەنە سیاسیەکان هات کە کۆمسیۆنی باڵایی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وادەی بانگەشەی دیاری کردبوو. لە مانگی بانگەشەدا لێرە و لەوێ باسی پێشێلکاری و تند و تیژی و ترس و تۆقاندنێکی زۆر دەکرا کە لە هەولێر بەرامبەر حیزب و لایەنە سیاسیەکان ئەنجام دەدرێت. بەڵام پۆلیسی هەولێر دەڵێت هەموو حیزب و قاوارەکان بە ئازادانە بانگەشەی خۆیان کردووە. هیچ خولوقاتێکی لەو شێوە ڕووی نەدەکات جێگای ئاماژە پێکردن بی کە زۆر کاری کردبی یان ناخەژێن بێتن لەلایەن قاوارە سیاسیەکان و هەروەها لێرە و لەوێ قاوارە سیاسەکان خۆیان لە نێوان خۆیانداگە پێشێلکاریان کردی بەڵام دەرهەق بە یاسا هەر کەسێک پێشێلکاری کردبی و داوای یاسایی تۆمار کردبێتن ئێمە بە دووەداسوونی تاوامان کردووە و هەروەها بە دووەداسوونی تاواویش دەکەین بۆ یەکە بە یەکەی ئەو کەسانی کەەوە تۆمەتیان دەخرێتە پاڵ یان خراوەتە پاڵ. بەڵام لێرە و لەوێت بکە باز لەوە دەکرێت و دەنگۆی ئەوە دەکرێتن کە لە هەولێر ترس و تۆقاندن و یان ڕفاندن و یان کوشتن لەو شێوەیە ئەوانی کە باسییان کرد ئەمە وەڵامێکە لە بۆ ئەوان کەەوە تواندرا لە هەولێر بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک بەبێ جیاوازی ڕەنگەکان کەەوە هەموو لە ئاڵا و دیدەنگایەکانی جیاوازی مرۆڤەکان بە هەموو شێوەیەکەوە بە ئارزوی خۆیان کە توانیان لە هەولێر بانگەشە هەڵبژاردن بکەن. بەپێی ڕێنماییەکانی کۆمسیۆنی باڵایی سەربەخۆی هەڵبژاردنەکان لیژنەی تایبەت دانراون بۆ تۆمارکردنی سەرپێچیەکان و لێکۆڵینەوە لە سەرپێچیەکان. کار بەدەستانی کۆمسیۆنی باڵایی سەربەخۆی هەڵبژاردنەکانیش دەڵێن لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێم 100 سەرپێچی تۆمار کراون. ڕابوون معروف کاندیدی پەرلەمانی عێراقە دەڵێت لە هەولێر هێرش کراوەتە سەری و پۆلیسی هەولێریش دەڵێت با سکاڵا تۆمار بکات تا بە دوواداچوونی لەسەر بکەن. بەڵام ڕابوون معروف بە NRT ڕاگەیاندووە بۆیە سکاڵا تۆمار ناکات چونکە متمانەی بە دەستگا ئەمنیەکانی هەولێر نییە لەبەر ئەوەی لەژێر دەستی پارتی دیموکراتی کوردستاندایە. کۆی گشتی ئەو سەرپێچیانی کە تۆمار کراون تا ئێستا نزیکی 100 سەرپێچی لەسەر ئاسی پارێزگەکانی هەرێم تۆمار کراوە و هەمووی کاری پێویستی لەگەڵ کراوە بەپێی ئەو ڕێنمایانی کە ئێمە پێشتر باسمان کردەوە کە بڵاو کراوەتەوە. ئێمە ڕێنمایەکان لە کۆمسیۆن و ئامادە کراوە لە وەزارەتی شارەوانی و ڕێنمایی هەبووە لە دەستەی چاکسازی ژینگەوە ڕێنمایی هەبووە هەر قوارێکی سیاسی هەر کاندیدێک پابند بوو بێت بەو ڕێنمایانە سەرفرازە لە شێوازی هەڵمەتی هەڵبژاردننی بەدەر لە چوارچێوەی ئەو ڕێنمایانە ئەو قوارە سیاسیانە ئەگەر حاڵەتێکی سەرپێچیان کردبێ ئەوە تۆمار دەکرێت و کاری پێویستی لەگەڵا کرێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.